لە کۆنفرانسێک و کۆربەندێکی زانستیە بەشداری بکەین. من خۆم بە خۆشحاڵە زانم هیوای بەردەوامیان بۆ خوازم ئینشەڵا لە شوێنی کە و لە بواری ترایە. سپاس بۆ ئامادەبوونیەوە تا کاتە ماونەتەوە. پێشەوەی دەست پێ بکەم بەڕاستی هەمومان بێتاقەتی گەرماکە بووین، خۆم یەکێکم لەوانە بە گەرما زۆر قسەم بۆ ناکرێت، زۆر بێتاقەتی کردم، بەڵام هەوڵەیەم. طبعاً بابەتی ئێمە بە هاوبەشی لەگەڵ پرۆفسۆر دکتۆر حەکیم عوسمان ڕاگری پەیمانگای ناشناڵ لە سلێمانی بۆ زانست و تەکنۆلۆژیا لەگەڵ هاوکارمان دکتۆر ئەرکان ڕەوف پێکەوە ئەم توێژی نێوەمان ئەنجام داوە بە ناونیشانی کاریگەری زانیاری ناڕاستی سۆشال میدیا و کاری لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی هەرێمی کوردستانمان وەرگرتەوە وەکو کەیس. طبعاً گومانی تیانە ئێمە لە سەردەمی دیجیتاڵیایە لە ئێستاە گۆڕانکاری دیجیتاڵەکان وای کردووە ئەگەر ئێستا سۆشال میدیا خو لە ڕابردووە سۆشال میدیا تەنها بۆ دروستبوونی پەیوەندیەکان بوو بێت وەکو پەیوەندی هاوڕێتی هەر پەیوەندێکی تر، بەڵام ئێستا گۆڕانێکی ڕیشەی بەسەرا هاتووە توانین بڵین ئەو گۆڕانکاریە بنەڕەتیە و یاخۆتوان بڵین گۆڕانکاریشی بێڕکابەر گواستراوەتەوە بۆ وەرگرتنی زانیاری بۆ دروستکردنی ڕایگشتی و گۆڕانکاری ڕیشەیەکان و تێڕوار نەگشتەیەکان بە هەمان شێوە. دەبان بڵاوبوونەوەی زانیاری ناڕاست لە تۆڕەکانی سۆشال میدیا ئەتوانین بڵین ئێستا لەم سەردەمەیە یەکێکە لە مەترسیدارترین ئەو ئالۆز و تەحەدی و ئاڵنگاریانەی کە ئێستا ڕوبەڕووی سەقامگیری و ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەلگاکەمان بۆتەوە. چونکە ئەگەر جاران لە ڕابردووایە ئەگەر بۆی زیاتر لە چەمکەکە تێبگەین، ئەگەر پێشتر چەمکی ئاسایش تەنها لە تێڕوان نەگشتەکان تەنها بۆ ئەوە بووکەوە پارێزگاریکردنە لە خاک و یەکپارچەی و سەروەری و یاخود پارێزگاریکردنە لە هێزی سەربازی یاخود ئاسایشی دەوڵەت. بەڵام ئێستا بەهۆی گۆڕانکاریەکانەوە ئەتوانین بڵێ ئەم چەمکەش بە هەمان شێوە گۆڕانکاریەکی ڕیشەیی و بنەڕەتی بەسەردا هاتووە. ئەم گۆڕانکاری وای کردووە کە ئەو گۆڕانکاریە بنەڕەتی و تێڕوانیە کلاسیکیە بگۆڕێت بۆ گۆڕانکاریە شێوەی کە ئێستا تەنها نابێت ئێمە لە پاراستنی خاک و یەکپارچەیی و هێزی سەربازی بمێنێتەوە، بەڵکو ئەبێت تاک وە کۆمەلگا لەناو کۆمەلگایە بە هەمان شێوە پارێزراوە بێت و لەو مەترسی و هەڕەشە دەرەکی و ناخوانی کە لە کۆمەلگا هەیە. بۆیە ئەمە وای کردووە زیاتر ئاسایشی کۆمەڵایەتی بخاتە مەترسیەوە. لە ناویشیانە ئەو بابەتە ئێمە کە زۆر هەستمان کردووە کە کێشەیەکی گرنگە بۆ ئێمە کوتێژەران درکمان بەم مەترسیە گەورەیە کردووە بە تایبەتی کە کاریگەری و لێکەوتەی خراپی هەبوو لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی. ئەویش بڵاوبوونەوەی زانیاری ناڕاستە کە تەنها ئەوە نییە تەنها زانیارێکی ناڕاست بێت، نەخێر بەداخەوە ئەم زانیارە ناڕاستە لە ئێستا لێکەوتەی خراپی دروست کردووە لەسەرەوەی کە شیرازەی خێزانەکان تێک بدا، لەسەرەوەی کەوا پەیوەندی کۆمەڵایەتیەکان خراپ بکە، دووبەرەکی و شڵەژان و بابەتی توندوتیژی و تەنانەت وای لێک هاتووەکەوا کاریگەری خراپیە بە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان و ئەو بابەتانی کە مەترسی هەیە خاتە سەر ژینگە و لایانی سایکۆلۆژی تاکەکانی کۆمەلگا. طبعاً پێم خۆشە ئەفۆن دکتۆر ئێمە لە کێشەی توێژینەوە و پرسیارەکانی توێژینەوەمان لەو پرسیارە سەرەکیەوە دەست پێکەین. کاریگەریە فرەڕەهەندەکانی بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست لە سۆشال میدیایە چین و تا چ ڕادێکارەکەنە سەر ڕەهەندەکانی ئاسایشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان. لەمە بنای پرسیارە سەرەکەکەمە هەوڵمان داوە وەڵامیان پرسیارە لاوەکیانەش وەربگرینەوە لە ڕێگەی ئەو توێژینەوەی ئەنجاممان داوە. قەبارە و جۆری لێکەوتە نەرینیەکانی زانیاری ناڕاست لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان چین و کامانن ئەو بارانێک کە زۆرترین زانیاری ناڕاستی تیا بڵاوەکرێتەوە. ئەمە زۆر مهمە. یعنی چی شتێک وای کردووە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە ڕێگەی ئەو پلاتفۆرمە جیاوازانەی کە ئێمە بەرکەوتنمان هەیە ڕۆژانە لەگەڵی کامە بوار و کام پلاتفۆرمیس وای کردووە کەوا زانیاری ناڕاستی تیا بڵاو بکرێتەوە و کاریگەری خراپی هەبێت لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی. هێکێکی کە ئۆکەی ئامانجەکانی توێژینەوە تاوان دەست نیشانکردنی جۆر و ئەو لێکەوتە خراپانی کەوا بوونی هەیە لە کاریگەری هەیە لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی. تاوان ناسینی و بوارەکان زۆر گرنگە ئێمە ئیشمان لەسەر کردووە سیاسی ئابووری ئەمنی و نەتەوەی کە زۆرترین زانیاری ناڕاستیان تیا بڵاوکراوەوە بە نەتیجەش یەکێک لەو بارانە کە پشکی شێری بەرکەوتووە کە زۆرترین هەواڵی ناڕاستی تیا بڵاوەکرێتەوە
و بەراوردکردنی ڕۆڵی پلاتفۆرمە دیجیتال جیاوازەکان لە شڵەژانی و ناسەقامگیری دەرونی ئەمە زۆر کێشەیە و لێکۆڵینەوە لە پەیوەندی نێوان ئەمە بابەتێکی زۆر گرنگە خاوەندارێتی جۆری هەژمارەکان چونکە ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستان چەندین هەژماری فەرمیمانەیە سێبەرەکانمان هەیە و پارتە سیاسەکان هەموو ئەم هەژمارانە ڕۆڵیان هەیە لە ئاراستەکردن و بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست بۆ یەکەواتە هەرێک لەوانە ئەتوانین بڵین بە پێ حەجمی خۆی مەترسی هەیە لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەلگاکەمان پێوانەکردنی کاریگەری ناڕاست زانیاری ناڕاستە دروستبوونی بێمتمانە یەکێک لەو شتانێک کە یەکێک لە کێشارە گرنگەکان لە هەرێمی کوردستان خەڵک هیچ متمانەیەکی نەماوە بە دامەزراوە نیشتیمانیەکان بەداخەوە کە ئەمە ژوای کردووە کاریگەری لەسەر چی بێ شەواندنی بەهای نیشتیمانی و مافە کولتوریەکانی کۆمەڵگەی کوردستانی یەکێک لە خاڵانی کە زۆر گرنگە ئاماژمان هەڵسەنگانی ئاستی شاوی یاساکان لە ڕێگەی چی ئێمە لە ڕێگەی ئەو فۆرمە و ئەو ئەمەلی کە کردومانە لە دیدی ئەکادمی و یاساناسەکانەوە وەرمانگرتووە و زانینی استراتیجەکانی پەیڕەوکردنی ئەم یاسایە کەوا خزمەت بە کۆمەلگا بگەێنێ طبعا جۆر و میتۆدەکەشمان جۆری وەسفی و ڕێبازی ڕێپەیمان بەکارێنەوە فۆرمی ڕاپرسیمان بەکارهێنەوە کە 231 ئەکادیمی و یاساناسمان بەکارێنەوە لە ئەکادیمیەکانە لە پسپۆڕیەکانی میدیا کۆمەڵناسی زانستە سیاسەکانمان وەرگرتووە لە یاساناسەکانیش دادوەرەکان و لە کۆڕەکان و ئەو بەڕێزانەمان وەرکردووە کە پەیوەندیدارن بەوە بەڵەوە تیۆری نامەکەیە باسی زانیاری ناڕاست و چەمکو و لێکەوتەکانی بڵاوکردنەوەی زانیاری بەڵام گۆڕاوەکان و پەیوەندی نێوانمان باس کردو ئەفو دکتۆر بڕۆی زۆر پەلە قساکەم بۆی فریا بکەم کاتماوە ئۆکەی دەرەنجامەکان ئەمەی زۆر گرنگە کە پێی گەیشتوین تۆری کۆمەڵایەتی فەیسبوک یەکێکە لەو پلاتفۆرمانی کە چەقی سەرەکی بڵاوکردنەوەی زانیاری ناڕاستە بەداخەوە چونکە زۆرترین بەکارهێنەری هەیە ئەم پلاتفۆرمە هاوکات ئەو بوارەی یاخود ئەو کایی کە زۆرترین هەواڵی ناڕاستی تیا بڵاوەکرێتەوە کای سیاسیە وەکو چالاکترین بوار لە بەرەمێنانی چاوەشەکاری میدیایی وەکو مەترسێکی جدی لەسەر شازەکانی حکومڕانی ڕنگدانەوەی هەبوو هەمومان ئاگامان لێتی و بەرکەوتنمان هەبووە پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی پەیجە فەرمی و سێبەرەکانیانەوە بەداخەوە وەکو سەرچاوێکی سەرەکی بەرهێنانی زانیاری ناڕاست ئەتوانن بڵم لە ڕێگەی ئەم پێیجانەوە زۆر جان ململانە سیاسەکانی خۆیان ئەکەن دەرکەوتووە کە زانیاری ناڕاست کاریگەری تێکدەراری هەیە لەسەر چەند ڕەهەندێک هەمووانی کە بڵاوەکرێتەوە لە تۆڕەکانی سوۆشال میدیا بە هەرێک لەو پەیج و خاوەندارێتانی کە هەیەن و بێخاوەنیشن زۆرجار شێواندنی مێژووی نەتەوەیتیایە تێکدانی شیرازەی خێزانە لاوەسکردنی بەها کۆمەڵایەتیەکانە یەکێک لەوانە دروستکردنی بێمتمانەی قوڵە بەرامبەر بە دامەزراوە نیشتیمانیەکان بە دامەزراوە حکومی و نافەرمیەکان ئوستازگیان توێژینەوە کە گەشتە دەرەنجامی کە نابابەتی بوون هەیە لە خستن ڕووی زانیاریەکان یەکێکی تر لە دەرەنجامەکان ئەوەیە کە دەسەڵاتی یاسادانان لە هەرێمی کوردستانە پێ و یاسانی کە هەیە نەیتوانێت بەرەنگاربوونی ئەو لێشاوی و جەنگەی زانیاریە بێ کە ئێستا لە ناو تۆڕەکانی سوۆشال میدیایە بڵاو ئەکرێتەوە بەداخەوە بۆیە بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم تیرۆری زانیاریە پێویستە ئاستی خوێندەواری دیجیتالی لە نێوان هاوڵاتیانە بەرز بکرێتەوە تاوان چەندین ڕاستپاردەوە زۆر بە گرنگ ێزانم پێ خۆشاموتان ئەم ڕاستپاردانە بە هەندوەرگرنی شەڵالانی پەیوەندیداریشی لەسەر بکە پێویستە پەرلەمانی کوردستان کارکا بۆ داڕاشتنی یاسای پاراستنی پاکپارێزی زانیاری و ئاسایشی دیجیتاڵی کە هاوسەنگیەک لە نێوان پاراستنی ئازادی ڕاتەبوون و دەسەڵاتی سزادانی ئەو لایەنە دروستکە کەەوە چیەکە زانیاری ناڕاست بڵاوەکات و ڕایگشتی شێوێنێ شیرازەی کۆمەلگا و ناسەقامگیری کۆمەڵایەتی دروستەکە ڕاستپاردنی سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکان بۆ واژووکردنی پابندبوونی ڕەفتاری میدیایی لە نێوان پارتە سیاسیەکان چونکە ئێستا کێشەمان پارتە سیاسیەکانە بەداخەوە ئەوەنەی پەیجی بێخاوەنیان هەیەیان کە خاوەنداریەتەکانیان ڕوون نیە و دیار نییە وای کردووە چی بکە لە ڕێ ئەکاونتی سێبەرەوە چی بکە ململانە سیاسیەکانیان قوڵ بکەنەوە و چڕ بکەنەوە و تەنانەت هاوڵاتیش بێزار بۆ لەم ململانە سیاسی کە دروستیان کردووە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە فشار بخاتە سەر کۆمپانیاکانی مێتا و ئێکس و تیکتۆک بۆ کاراکردنی سیستەمی فاکچێکین بە زمانی کوردی ئەوە زەڕورە و ناسانی هەرێم وەکو قوارێکی تایبەت بۆ ڕێگری لەو پەیجانی هەڕەشە لەسەر سەقامگیری ناوخۆیی یەکەن ئەمە زۆر گرنگم خاڵی چوارەم و پێنجەم ڕاستپاردەکانی وەزارەت و پەروەردە خوێنی باڵا بۆ داڕشتنی پرۆژەیەکی نیشتیمانی
مەبەستی بەرزکردنەوەی خوێندەواری میدیایی و زانیاری لە ناوەندەکانی خوێندن بۆی نەوەکانی داهاتوو ئاگادار بکرێتەوە لەو کاریگەریە خراپ و باشانی کەوا دروستیەکە ئەم پلاتفۆرمانە. زۆر گرنگە بابەتەکانی ئیتێکی دیجیتاڵی شکردنەوەی گوتاری چاواشەکار کە ئێستا زۆریشی لەسەرەکرێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن و پەیجە سێبەرەکانەوە و ئاسایشی زانیاری و کووانەی بنەڕەتی بخوێنرێت لە بەشەکانی کۆمەڵناسی ڕاگەیاندن زانستە سیاسیەکان، دامەزراندنی سنتەرێکی سربەخۆی ئەکادیمی بە هاوبەشی لە نێوان زانکۆکان و سندیکا ڕۆژنامەنووسان زۆر گرنگە کە ئەرکی ڕاستکردنی ئەو زانیاریانە بێ کە دەبنە هەڕەشە لەسەر ئاسایشی ئابووری ئاسایشی سیاسی کۆمەڵایەتی تەندروستی ژینگەی. تاو کاتم تاوا بوو دەستان خۆش بێ سپاس بۆ گوێگرتنتان. ئەوەش پێشنیازێکی تایبەتە یەکێک لەوانە کە پەروەردەی میدیایی زۆر گرنگە. تۆ چی؟